هاوڕێیان ئەم کاتتان باش لە بڕگەی زۆر بە کورتی گەڕام وڵاتان بۆ باسکردنی ڤیزەی کار لە وڵاتی کەنەدا. ڤیزەی کار، مۆڵەتی کار یاخود وەرک پەرمت مۆڵەتێکی کاتیە ئەدرێ بۆ کەسەی کە کارێکی دۆزیوەتەوە لە وڵاتی کەنەدا. جیاوازی لەگەڵ ڤیزەکانی تر ئەوەیە کە تۆ ئەتوانی ڕاستەوخۆ خێزان و مناڵەکان و ینی ئەندامانی خێزانەکەت لەگەڵ خۆت بێنی. مەبەستم ئەوەی خێزانەکەت نەک خوشک و براودایک و باوک. هەنگاوەکان چۆن دەست پێکات؟ یەکەم ئەبێ کارێک بدۆزیتەوە. لە ڕێگەی وێبسایتی جۆب بانک ئەدوانی بەدوای کارە بگەڕی یاخود ئەگەر هاوڕێیەکت کوردە کوردێک ئەناسی لێرە ناسیارێک خزمێک کەسێک ئەناسی لێرە و بزنسێکی هەیە ئەوێ یارمەتیت بیا یاخود کارمەندی بیانی بێنە ئەتوانی ئیمێڵم بۆ بنێری بۆ ئەوی زانیاری زیاترت بیەمێ لەسەرۆی کە ئەو چۆن دەست پێ بکەو. هەر کاتێک کە خاوەن کارەکە ئەکاونتێکی کردەوە لە وێبسایتی canada.ca ژمارە و کۆدێکی بۆ ئەڕوا بۆ ئیمێڵەکەی ئەو کۆدە پێویستیت پێ ئەبێت لە کاتی پڕکردنەوەی ڤیزەی کەنەدا ڤیزەی کار. دووەم هەنگاوی دووەم چی؟ ڕێکەوتنی خۆت و خاوەنکارەکە ئەبێ هەردووکتان ئیمزای بکەن. کۆپیەک لەو ڕێکەوتن نامەیە ئەبێ لەگەڵ بەڵگەنامەکانی ترت بە ئۆنلاین بینێری لە کاتی تەقدیمکردنی ڤیزە لەبەرەوەی کە چەند پرسیارێکت لێکا پێشوی تەقدیمی ڤیزەکە بکەی ئەڵێ ئایا کارێک دۆزیوەتەوە لە کەنەدا بۆیە تەقدیمی ڤیزەی کارێکی تۆ ئەڵێی بەڵێ جە دوای ئەوە داوات لێکە کە کۆپیەک لەگەڵ بەڵگەنامەکانی ترت بنێری. ئەمە هەنگاوی دووەم. دوای هەنگاوی سێم چاڕەیەکی هەتا قونسڵخانە وەڵامت ئاەتەوە پێتەڵە پاسپۆرتەکەت بنێرە. اینجا ئەگەر پرسیارت هەیە لەسەر ڤیزەی کار ئەوە لە کۆمنت بۆم بنووسن. و هاوڕێیان پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکەم بێنم ئەمێ بڵم کە بیرت نەچە سەبسکرایبی کەناڵەکەم بکەی بۆی ئاگاداربی لە ڤیدیۆکانی داهاتوو. اینجا پرسیارەکانیشت لە کۆمنت بۆم بنووسە تکایە با پرسیارەکانت تەنها تایبەت بێت بە ڤیزەی کار بۆ ئەوی ئەم ڤیدیۆیانی کە ناوی ئەنێم زۆر بە کورتی هەر جاری و لەسەر بابەتێکە با پرسیارەکان تەنها لەسەر ئەو بابەتە بێ بۆی خەڵکی تریش کۆمنتەکەت ببینێ و سوودی لێ ببینێ. جا تا ڤیدیۆیەکی تر خاتان لەگەڵ.